ڕێز و سڵاو بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە بەرنامەی لێکدانەوە هەڵوێست لە خزمەت ئێوەی ئازیزم. بینەرانی خۆشەویست، ئەو کارە ساتە دڵتەزێنەی کە لە غەزە لە بەرچاوی جیهانی ئەمڕۆ ڕوەدات و ئەو بێدەنگیە ژاناویەی کە لە بەرامبەریدا دەیبینین هانمان نەدات کە زۆرتر لەم تراژێدیایی کە لە سەردەستی جەنایەتکاری ئەو سەردەما لە ئیسرائیل و لە ئەمریکا بەڕێوە دەچێت زیاتر وردبینەوە. بۆ مەبەستە بابەتێکی پڕناوەڕۆک و هەژێنەر لە نووسینی بەڕێز فواد سدیقمان بۆ ئامادەکردوون بۆ بەرنامەی لێکدانەوە هەڵوێستی ئەمڕۆکە کە پێشکەش بێەوەی ئازیزی بکەین. غەزە ئەو تراژێدیایەی جیهان لە تەنشتی قاوە دەخواتەوە. نووسینەکە لە بەڕێز فواد سدیق. غەزە لە هەموو وڵاتانی دیکە باشتر هاواری کرد و قیژاندی. هەموو پاشاکانی سەدەی 21 ڕوتن. سەدەی 21 ئەم سەکۆ گەورەیەیە کە شانۆگەری گاڵتەجاڕی بەردەوامی تێدا پێشکەش دەکرێت لەو شوێنەی کە مرۆڤایەتی بانگەشەی گەیشتن بە لووتکەی شارستانیەت و بەها دەکات. غەزە بووە تا ئەو شوێنەی کە ڕاستی و درۆ ڕەسەنایەتی و ساختەی تیایدا تاقی دەکرێتەوە و لە یەک جیا دەکرێنەوە. کارەسات لێرە تەنیا لە دەنگی تەقینەوە و وێرانی باڵەخانەکاندا نیە، بەڵکو لەو بێدەنگیە گەورە و قوڵەدایە کە لە ناخی برسیەتیدا خۆی حەشارداوە. بێدەنگی هەزاران گەدا کە لە برینان هەوا دەخۆن و ورگی منداڵانێک کە لە بری شیر هەناسەی گریان و سووتانی ڕۆحی دایکی بێچارە هەڵدەمژن. برسیەتی لە غەزە دیاردەیەکی بایدۆلۆژی و ئاماری نییە، بەڵکو بووەتە مۆتەکەیەکی فەلسەفی، مۆتەکەیەکی زیندوی 24 کاتژمێری کە لەگەڵ هەناسەی هەر منداڵێک و خەڵکێشانی هەر پیرێکدا هەر گەورە و گەورەتر دەبێت. ئەمە ئەو برسیەتیەیە کە دەبێتە پرسیاری سەرەکی بوون. دەپرسێ مرۆڤ بوون چییە؟ کاتێک نان لە ژیان پیرۆستر دەبێت. ئایا مانای ژیان چییە کاتێک مردن لە برساندا دەبێتە تاکە ڕزگار بوون؟ ئەمە و مەرگە ساتەیە کە تیایدا جەستەکان پێشەوەی بەگولە بپڕژێن لە ناوخۆوە بەهۆی نەبوونی پاروەنانێک دەپوکێنەوە و دەمرن. تۆ درەختێکی سەوز لە وەرزی نەورۆزدا بێنە بەرچاوت، چۆن لە گەرمای بێئاوی مانگیابدا وردە وردە زەرد هەڵدەگەڕێت و سەری شۆڕ دەکاتەوە تا لە ڕەگەوە وشک دەبێت. ئەگەر وشکبوونی درەختانێک ئازار بە ڕۆحمان بگەێنێت، ئەی دەبێت وشکبوونی ڕۆحی سەدان و بگرە هەزاران منداڵ و ژن و پیاوی بێدیفاع چ کارەساتێک لە ناخیەر مرۆڤێکدا دروست بکات. ئەمە و دەفتەرە ڕەشەیە کە چرکە بە چرکە لە مێژووی ئیسرائیل و ئەو ئوروپا و ئەمریکایەی بەناو گوایە دیموکراتن دەستا و دەست بە مرۆڤەکانی داهاتوو دەکەن و نەوە بۆ نەوەی دوای خۆی بە گریانەوە دەیڵێتەوە. ئەو دروشمە درەوشاوانەی کە لە وڵاتانی ڕۆژاواییدا 200 ساڵە وەک تاج لە سەری خۆی دایناوە، ئەمڕۆژ وەک گەڵای پاییز هەمووی هەڵوەریون. مافی مرۆڤ ئەو دەستەواژە جوانەی کە دەبوو ببگایە بە قەڵغانی بێکەس و لێقەوماوان کەچی بۆتە تراژیدیترین نوکتەی مێژوو. کاتێک جەستەی منداڵێک لە برسیەتیدا ئێسکەکانی یەک دەژمێردرێن و بە چاوێکی زەق لە مۆڵق کەوتوو سەیری کامێراکان دەکات، مافی مرۆڤ لەکوێیە؟ کاتێک نەخۆشخانەکان دەبنە گۆڕستانی زیندوەکان، دادپەروەری مانای چییە؟ کاتێک ئیرادەی گەلێک بۆ ژیان بە ئیرادەی هێزێک بۆ کوشتن دەسڕدرێتەوە، دموکراسی چه بەهایەکی هەیە؟ دەرکەوت ئەم چەمکانە هیچیان ڕەگێکیان لە ڕاستیدا نییە، تەنیا دەمامکی شارستانیەتن بۆ شاردنەوەی ڕووی ڕاستەقینەی هێز. ئەمڕۆ دەمامکە لەسەر سیمای خوێناوی غەزەدا داکەوت و ڕوویەکی ناشرینی بێباک بەرژەوەند و خواز و بێویژدانی ئاشکرا کرد. ئەمە گەورەترین شکستی فەلسەفی سەردەمی دوای پۆستمۆدێرنیە کە مەرگی واتاکانە. وشەکان کوژراون و تەرمەکانیان لەسەر شاشەکان نمایش دەکرێن بەبێ ئەوەی کەس بۆیان بگریت. ئەمە گەورەترین شکستی سیستەمی سەرمایەداریە کە یەکمانامان پێ دەڵێت، ئەویش بەربەریەتە.
بەڵام ئەم بێدەنگیە مێژوویەکی دوور درێژی هەیە و ئەم دەمامکە پێشتریش لەسەر سیمای گەلی دیکە کەوتووە. کاتێک کورد ئەنفال و کیمیا باران دەکرا، هەمان ئەوروپای بەناو دیموکرات و هەمان ئەمریکای چەقی بەناو فەلسەفەی نوێ لە بێدەنگیەکی هاوبەشاندا لاڵ بوون، کوێر و کەڕ بوون. ئەمە چ تراژدیایەکە؟ ئەخر ئەنفال تەنیا تراژدیایەکی نەتەوەی نەبوو، بەڵکو تاقیگەیەکی دیکەی بربەریەت بوو کە جیهان چاوی لێی نوقاند. پێشەکیەک بوو بۆ ئەو کارە ساتانەی دواتر هاتن و دێن. هەروەک چۆن ئەمڕۆژ برسیکردنی خەڵکی کوردستان تەنیا کێشەیەکی ئابووری ڕوت نییە، بەڵکو پرۆسەیەکی سیستماتیکی داماڵینی کەرامەتە لە مرۆڤ. هەمان ئەو لۆژیکەی کە لە غەزەدا جەستەکان دەکوژێت، لێرە ڕوحەکان وردە وردە لە سێدارە دەدات. مرۆڤ کە کەرامەتەکەی لێکرایەوە هیچ وجودێکی نامێنێت. ئیسرائیل لەم هاوکێشەیەدا تەنیا تاوانبارێکی جەنگی نییە، بەڵکو تاوانبارێکی مێژووی و وجودیە. تاوانەکەی تەنیا کوشتنی هەزاران مرۆڤ نییە، بەڵکو هەوڵدانە بۆ کوشتنی ئومێد لە ڕوحی مرۆڤایەتیدا و سڕینەوەی سیمای مرۆڤە لە دوژمنەکەیدا، تاوەکو کوشتنی ببێتە کارێکی ئاسان و بێپرسیاری ویژدانی. ئەمە لۆژیکی فاشیزمە لە پەتیترین شێوەیدا کە بریتیە لە گۆڕینی مرۆڤ بۆ ژمارە و گۆڕینی ژیان بۆ ئامار. ئەو لە کەڕەشەی کە ئەمڕۆ لەسەر نێوچەوانی خۆی تۆماری دەکات بە هیچ ئاوێکی مێژوو دوای 100,000 ساڵی تریش پاک نابێتەوە. بێگومان لە پەراوێزی ئەم تابلۆ ڕەشەدا وڵاتانی عەرەبی کە وەک سێبەرێکی بێگیان وەساون، ئەوان لە مێژە مردون و نەنێژراون، بۆیە بۆنی گەندەڵبوون و بۆگەنبوونیان هەموو جیهانی گرتوتەوە. کاتێک خوڵتر لەم ئاوێنشکاوەی مرۆڤایەتیدا وردەبینەوە، سیمایەکی گاڵتەجاڕ و ترسناکمان بۆ دەردەکەوێت. لە لووتکەی ئەم شانۆگەریە تراژێدیەدا پیاوێک بانگەشەی وەرگرتنی خەڵاتی نۆبێلی ئاشتی دەکات، ئەویش دۆناڵد ترامپە. ئەمە چه گاڵتەجاڕیەکە بە مرۆڤایەتی دەکات. کاتێکەوەی ڕێگای بۆ دڕندەی ئیسرائیل خۆش کرد و بڵێسەی ئاگری لە ناوچەکەدا بڵاوتر کردەوە، داوای بەخشینی خەڵاتی نۆبێلی ئاشتی دەکات. ئالێرەدایە چەمکی شایستەی دەمرێت و خەڵاتی نۆبێلیش دەبێتە پارچەیەکی دیکەی بێنرخ لە مۆزەخانەی دروشمە مردووەکاندا. ئەمە نیشانەی قەیرانێکی تاکە کەسی نییە، بەڵکو ڕنگدانەوەی قەیرانێکی قوڵی سەرکردایەتی و فکر و مێتۆدا لە ئەمریکادا. ئەو سوڕانەوە بێهودەیەی نێوان سەرکردەکانی وەک دوو ڕۆی هەمان دوو دراوی پوچاڵ نیشانەی بۆشایەکی گەورەیە. ڕاستیە سادوە و تاڵەکامەیە. لەم سەردەمەدا هیچ بەهایەک لە سەروی بەرژەوەندی ئابووریەوە نییە. ئەو شوێنەی زمان تێیدا کۆتایی دێت و هاوار دەست پێ دەکات. غەزا ئەو شوێنەیە کە جەستە دەبێتە بەڵگە و ڕۆح دەبێتە سکاڵە. ئێستا غەزە وەڵامێکە لە گۆشت و ئێسقان. غەزە تراژێدیای ڕۆتبوونەوەی هەموو پاشاکانی ئێستایە. غەزە تاقیکردنەوەی ئاسمانە لەسەر زەوی و شکستی سەرجەم مرۆڤایەتیە، ڕوتبوونەوەی ئەخلاق و مرۆڤایەتیە لە سەرتاسەر ئەم جیهانەدا. غەزە بۆتە شوێنی فەلسەفەی هەناسەدان لە نێوان دوو بۆمبدا. بەڵێ غەزە بۆتە تاقیگەیەک بۆ دەرخستنی خوداوەندە نوێیەکە، خوداوەندێکی بێبەزەی و نابینا و کوێر و کەڕ کە ناوی ئابووریە. ئەم خواوەندە نەگوێی لە گریانی دایکانە و نەچاوی فرمێسکی منداڵان دەبینێت. مرۆڤ یان کڕیارە یان کاڵا لە بەردەمیدا. خەڵکی غەزە لەم هاوکێشە نوێدا نەدەکردرێن و نەدەفرۆشێن، بۆیە بوونیان هیچ بەهایەکی بۆوان نییە.
ئالێرەدایە جیهان پێویستی بە سپارتاکۆسەیە سەر لە نوێ کۆیلەکان ڕزگار بکاتەوە کە ژمارەی کۆیلەکان ئێستا بە ملیارد کەسن. لەم چاخە بێڕەنگ و بۆ نەدا لەم سەردەمی مردنی خوداکان و پوکانەوەی بەهاکاندا کاتێک مرۆڤایەتی لە ناو بۆشاییەکی گەورەی واتاییدا دەژی پێویستیەک سەر هەڵدەدات کە لە نانوە و پیرۆسترا. سپارتاکوسێکمان پێویستە، فەلسەفەیەکمان پێویستە بتوانێت کۆڵەکەکانی ئەم جیهانە درۆزنە بەهەژێنێت. ئێمە ئەمڕۆ زیاتر لە هەر کاتێکی تر پێویستیمان بە فەیلسوفێکی تێکۆشەرە، فەیلسوفێک لە ڕەگەزی مارکس کە هاواری کرد مرۆڤ بەنرخترین سەرمایەیە. ئەمڕۆ هاوارە دەبێت جارێکی دیکە بەڵام بە شێوازێکی ڕادیکاڵتر و قوڵتر لە قوڕگی فەیلسوفێکی نوێوە بێتە دەرەوە، چونکە ئەو برسیەتی لە غەزەدا ڕۆح دەکێشێت و ئەو برسی بوون ئابوووریەی کە لە کوردستاندا شکۆمەندی دەشکێنێت دوو ڕووی یەک دراون. هەردووکیان دەرەنجامی هەمان ئەو فەلسەفەیەن کە مرۆڤی کردوتە کەرەستەیەکی بێنرخ لە خزمەتی هێز و سەرمایەدا. لە غەزە مەرگێکی خێرای جەستەی بەڕێوە دەچێت. لە کوردستان لە سێدارەدانێکی هێواشی ڕۆحی و ئابووری. لێرەدایە کە فەلسەفەی نوێ دەبێت لەدایک ببێت، فەلسەفەیەک نیچە ئاسا یەکەم ئەرکی بوتشکاندن بێت. بەڵام پێویستیەکە تەنیا بۆ فەیلسوفێکی بوتشکێن نییە، بەڵکو بۆ فەلسەفەیەکە کە خۆی لە خۆیدا شۆڕش بێت. فەلسەفەیەک بتوانێت بە نەشتەری شیکاری جەستەی نەخۆشی ئەم شارستانیەتە هەڵدڕێت و پەیوەندیە شاراوەکانی نێوان بۆرسەی وۆڵستریت و برسێتی غەزە، نێوان شەڕی گرێبەستە نەتەوەیەکان و موچەی بڕاوی مامۆستایەکی کورد ئاشکرا بکات. دەبێت فەلسەفەیەکی جەستەیی بێت، فەلسەفەیەکە لەگەڵ گەدەی برسی تێکەڵ بێت و لەگەڵ دڵی دایکێکی جەرگ سوتاو لێ بدات. فەلسەفەیەک کە وشەکانی ئازادی و دادپەروەری و شکۆ لە زیندانی سیاسیەکان ڕزگار بکات و بۆ مانای ڕەسەنی خۆیان بیان گەڕێنێتەوە. ئەرکیم فەلسەفەیە وەیە پرسیاری ناڕەحەت بکات. بۆ نمونە ئاسوودەی من چ پەیوەندی بە ئازاری ئەوانەوە هەیە و بێدەنگی من چ ڕۆڵێک لە درێژە پێدانی ئەم تاوانەدا دەگێڕێت. ئەم فەلسەفەیە بە مەرەکەب نانووسرێتەوە، بەڵکو بە فرمێسک و خوێن وارەقەی ستەم لێکراوان نەقش دەکرێت. ئەرکی فەیلسوفی نوێ تەنیا شیکردنەوەی جیهان نییە، وەک چۆن زۆربەی فەیلسوفەکان کردویانە، بەڵکو مارسکوتەنی گۆڕینەتی. ئەم گۆڕینە دەبێت لەگەڵ ژیاندا بەردەوام بێت، دەبێت بوێری ئەوەی هەبێت هاوار بکات پادشا ڕووتە. ئەگەر لە سەردەمی مارکسدا ئاین تلیاکی گەلان بوو، لە ئەمڕۆدا چەمکەکانی دیموکراسی و مافی مرۆڤ بوونەتە و تلیاکە نوێیەی کە ویژدانەکان سڕ دەکات و ڕێگە بە دەسەڵاتداران دەدات بە ناوی بەهای بەرزەوە خێزەونترین تاوانەکان ئەنجام بدەن. ئەم فەلسەفەیە لە نێو دیواری زانکۆکان و کتێبە تۆزاویەکاندا لەدایک نابێت، بەڵکو دەبێت لەسەر شەقامەکان، لە ئۆردوگاکان، لە ئازاری برسێتی منداڵێک و لە بێهیوایی گەنجێکدا بنووسرێتەوە. فەلسەفەیەک نەک بە مەرەکەب، بەڵکو بە فرمێسکی دایکێکی غەزەیی و ئارەقەی نێوچەوانی کرێکارێکی کوردستانی بنووسرێتەوە.
ڕاستە ئەمڕۆژ جیهان بێ فەیلسوف نییە. فەیلسوفی ڕادیکاڵی وەک سلاڤۆی ژیژەک لە مەیدانەکەیە، باسی هابرماس و فۆکۆیاما و نوح حەراری ناکەم، هەر لە ناو دڵی فەڕەنسەدا ڕێز دووبریە زیندووە. بەڵام گرفتە سەرەکیەکە ئەوەیە ئەو زەمین لەرزە مەزنەی لەم ساڵانەی دواییدا بەسەر مرۆڤایەتی داهات هێندە بەهێز بوو، هەتا بە ئێستاش هیچ دەنگێکی فەلسەفی نەیتوانیوە لە ئاستی گەورەی ئەو هەموو کارە ساتەدا ڕابوەستێت. هاواری فەیلسوف تەنانەت ئەگەر تەنیا معنەوی و ڕەمزیش بێت لە قوڵایی ڕۆحی مرۆڤایەتیدا لە هەموو بەیاننامەکانی سەرۆکە پۆڵپەرستەکان کاریگەرترە. فەیلسوفەکان وەک چۆن نیچە دەیگوت ئەو دینامیتانەن دەتوانن بناخەی سەدەیەک بەهەژێنن، بەڵام وا دیارە دینامیتەکانی ئەم سەردەمە یان تەڕ بوون یان فتیلەکانیان لێکراوەتەوە. کارەساتی گەورەتر بێدەنگی قۆڵ و قێزەونی نوخبەی ڕۆشنبیرە. فەڕەنسا ئەو وڵاتەی شانازی بە بێشکەی مافی مرۆڤ و میراتی ڤۆڵتێر و ڕۆسۆ و سارتەرەوە دەکرد، ئەمڕۆ لە خێوێکی قۆڵی ویژداندایە. ئەو نوخبە ڕۆشنبیرەی کە دەبوو میراتگیری سارتر بن، لە پابەندبوون و میراتگیری فۆکۆ بن بۆ هەڵوەشاندنەوەی پەیوەندی نێوان دەسەڵات و زانست، کەچی ئەوە تا ئەمڕۆ بوونەتە پاسەوانی بێدەنگی کۆشکەکان. بۆچی بێدەنگن؟ ئەمە خیانەتی ڕۆشنبیرانە کە جولیان بێندا باسی کردووە. لە پەتیترین شێوەیدا ئەوەیە کە ڕۆشنبیر لە بری بەرگریکردن لە ڕاستی و دادپەروەری ڕەها دەبێتە پاشکۆی بەرژەوەندیە کەسیەکانی خۆی، ئەوانەی کە بۆ بچووکترین پرسی ژینگەی یان مافی ئاژەڵان دێنە سەر شەقام، بەڵام لە بەردەم گەورەترین تاوانی دژە مرۆیی سەدەی 21دا بێدەنگن. بێدەنگیەکەیان تا بووکتێکی مەخمەڵیە ڕاستیەکانی تیانێژراوە. ئەم بێدەنگیە بێدەنگیەکی ئاسایی نییە، ئەمە خۆی لە خۆیدا کارەساتێکی دیکەیە، کارەساتێکی فکری و ئەخلاقیە. کاتێگەوانەی چەکیان وشەیە و قەڵغانیان ویژدانە چەکەکانیان دادەنێن و قەڵغانەکانیان دەشارنەوە، ئیتر جەنگاوەری مەیدانەکە کێ بێت؟ بەم شێوەیە قوربانیەکانی غەزە و خەڵکی ستەمدیدەی جیهان دوو جار دەمرن، جارێک بە بۆمبا و برسیەتی، جارێکی دیکە لە ناو گۆڕستانی بێدەنگی ئەوانەی کە دەبوو هاواریان بۆ بکەن و نەیان کرد. ئەمە تراژدیایی کۆتاییە. مردنی مرۆڤ لەسەر دەستی مرۆڤ و مردنی ویژدان لە ناو بێدەنگی مرۆڤدا. غەزە بۆتە قوتنەمایەک کە تەنیا ڕووی ڕاستەقینەی هێزەکانی ئاشکرا نەکرد، بەڵکو ڕووی ڕاستەقینەی هەموو مرۆڤایەتیشی ئاشکرا کرد، کە لە بنچینەدا بریتیە لە ڕووی بێباکی، دووڕووی، ترسنۆکی و لە کۆتاییدا ڕووی شکاوی خودی مرۆڤایەتی لەم سەردەمەدا. بینەرانی خۆشەویست، بەم شێوەیە گەشتینە کۆتایی بابەتی ئەمڕۆکەمان. زۆر سپاس کە تا بە کۆتایی لەگەڵماندا بوونەوە، بەو هیوای کە ناوەڕۆکی بەرنامەی لێکدانە هەڵوێستی ئەمڕۆکەمان جێگەی سەرنجیەوەی عزیز بوو بێت و بتوانن کەڵکی پێویستی لێوەربگرن. تا لێکدانەوە هەڵوێستێکی تر بە ژیانێکی پڕ لە کامەرانیتان دەست بێنم.